أرفي غزة روشيا تشوية جالية مروفيفا ترسك هيل نوفشين دنجي شارك تشبه خلق تشوا بحثا في الشريط كنش درفي غزة. فيما يتعلق بالأراضي الفلسطينية استبا الزاوية الفلسطينية كانوا بتايبتي ناوچەی خۆراوە ئێستا سوپای ئیسرائیل بەردەوام دەستی کردو بە ڕێکارەکانی بەوەی کە ڕێگری لە فەڵەستینیەکان دەکات هاتوو چۆ بکەن بە ئازادانە و بچنە سەر ناوچەکانیان تەنان ڕێگان نادا بچنە ناو غەزەش لە ناوچەی ڕۆژاوا ئێستش پێکدادان هەیە لە نزیکی لە ساڵی 2021ەوە بەردەوام پێکدادانی چەکداری هەبووە لەلایەن گروپە چەکدارە فەڵەستینیەکان لەگەڵ سوپای ئیسرائیل جا لە کارتی خۆراوە لە قودس لەگەڵ غەزە ئەوەی کە پێویستە بە درێژبوونەوەی شەڕ بۆ لوبنان تاوکو ئێستا دۆخەکە سنووردارە هیچ ئاماژەیەک بۆ ئەوە نییە کە لوبنان شتێوە بگلێ لە شەڕەکانەوە هەندێک لێدوان و پێکدادان هەبوو لەلایەن چەکدارانی حیزبوڵڵا و سوپای ئیسرائیلەوە بەوەی کە هەندێک کەس لە لوبنان و ویستی بێتیان بچنە ناو خاکی فەڵەستینەوە بەڵام ئەوانە تەنها لە چوارچێوەی سنووری داریکراوە ماونەتەوە هەواڵەکان جێگەی دڵنیایی نین بەڵام سوپای ئیسرائیل پێش ئێستاەوەی ئاماژە پێکرد کە سوپای حیزبوڵڵا بە فەرمی نەچووەتە جەنگەوە دژی ئیسرائیل چونکە ئیسرائیل ڕاستیدا نایەوێت بەرەیەکی دیکەی جەنگ لە خۆی بکاتەوە و بەرەی حیزبوڵڵاش لە خۆی بکاتەوە چونکە ئێستا دەیەوێت تەنها سەرنجی لەسەر غەزە بێت کۆتایی بە حەماس بهێنێت لە سنووری غەزە. ئەوەتەیە مۆژە پێکری کوڕێکار گەلک توندن هێزن ئەولەیەن ئیسرائیل گەلک ناوچەوە بە تایبەتیژی ناهێنن خەڵک بشتە سەر ناوچەن خۆ ژمارە ئارتێشی یانژی چەکدارên ئیسرائیلی هاتیە زێدەکردن لوان ناوچەن حتا ئەسرا مەڵاژی بەحەسکن بوون مونە تانک زیری پوش هاتینە بڵاوکردن یانژی وەکە ڕۆژانە ژمارە ئەوان یعنی وەکە ڕۆژنبەر یا شەڕی سەر غەزەیە. بەڵێ ئەوەی کە بینیمانە لە ماوەی ڕابردووە بە تایبەتی شەوی ڕابردوو هەروەها بەیانی ئەمڕۆژ ئیسرائیل هێرشەکانی زۆر چڕ کردوەوە بۆ سەر غەزە بە تایبەتی ئەو ناوچانەی کە خەڵکێکی زۆری تێدا کۆبوونەتەوە ئەو هیچ شەڕەکان بەو شێوە نەبوون لە ماوەکانی ڕابردووە و ئێستا لێنوان سوپای ئیسرائیل و چەکدارە فەڵەستینیەکانە هەیە بەڕاستی شەڕەکە زۆر قورس بووە ئیسرائیل وای کردووە تەنانەت بە یەک جار یەک گەڕە گوێران دەکات لە ڕێگەی فڕۆکە جەنگیەکانیەوە ئەوەی کە پێویستە بە دۆخی ناوچەکانی دیکەوە باز لەوە دەکرێت کە کۆمەڵێک کەس لە غەزە دەرکرابن یاخود ناچار بوون بەهۆی فڕۆکە جەنگیەکانەوە خەڵکەکە ناوچەکەی خۆیان بەجێ بهێڵن. سوپای ئیسرائیل بە شێوەیەکی ئاشکرا دەیەوێت کە غەزە بە تەواوی داگیر بکات خەڵکی فەڵەستین بە تەواوی غەزە چۆڵ بکەن و ئیسرائیل بە تەواوی کۆنتڕۆلی خۆی بەسەردا بسەپێنێت ئەمە ئیسرائیل دەیەوێت ئەمە بکات لە ساڵی 2014ەوە لە ساڵی 2021ەوە لەم ساڵانەوە ئیسرائیل دەستی بەم پرۆسەیە کردووە بە تایبەتی لە سنووری بەیت حەنون و ناوچەکانی دیکە هەروەها لە ئەو ناوچانەی کە لە نێوان غەزە و سوپای ئیسرائیلدا هەن بەردەوام ئیسرائیل دەستی کرد بە چۆڵکردنیان لە خەڵکە فەڵەستینیەکان ئێستا ئیسرائیل بەڕوونی دەیەوێت بەشێک لە غەزەیە خود هەموو غەزە بخاتە ژێر کۆنتڕۆلی خۆیەوە تەنانەت ئەو شوێنانشی کە پێشتر مەترسی نەبوون بۆ سەر سوپای ئیسرائیل ئێستا ئیسرائیل دەستی کرۆ بەهێرش بۆ سەر ئەوانیش کۆمەڵە خەڵکی بردومان کردووە کە ئەسڵەن چەکدار نین کە ئەسڵەن بارەگای مەکتەبی لێیە. باشە بەرز جات مادام ڕۆژ ساب زەحمەتە بتایبەتیژی وەکە تێژێ مۆژە پێکری ڕەنگە یعنی ئیسرائیل پلانەوەیەکە بە هەممی غەزەیە کۆنتڕۆل بکە و نوکە بتایبەتیژی ئەڤروکە و دیهیژی یعنی ڕووپڕۆبوونەوە چەکدارên حەماس بەرامبەری ئیسرائیلی گەلک کێمتر بی شەڕ هاتیە دەستپێکردن ژالیە حەماسێ vەلێ نوکە بێدەنگیەک هەیە ئیدی تەمام حەماس نەشێت بەرگریە بەر غەزەی و بەرخوب کە یانژی پلانێک دێ هەبە دیسان دەست بشەڕی بێتەکردن و بەرەنگاربوونەکێ بەرامبەری ئارتێشا ئیسرائیل بکەن. بەڵێ کۆمەڵک پرسیاری زۆر هەیە لەم بوارەدا یەکەم پرسیار ئەوەیە ئایا حەماس پلانی هەیە ڕوبەڕووی ئیسرائیل بێتەوە ئایا توانای هەیە پێویستە حەماس خۆی بۆم سیناریۆی ئامادە کرد بێت ئێستا شتاوەکو ئێستا شەڕ بەردەوامە حەماس بەردەوامە لە ئاڕاستەکردنی موشک بۆ ناوچە ئیسرائیلیەکان بە تایبەتی ئەو ناوچانەی دەکەونە سنووری غەزە و ناوەڕاستی ئیسرائیل و باشوور ئیسرائیلیشەوە ئەوەی کە پێویستە بە ئیسرائیلەوە تاوەکو ئێستا
ئیسرائیل ڕوون نییە بە شێوەیەکی فەرمی ڕوونی نەکرێت و ئیسرائیل دەیەوێت چی لەم شەڕە دەست بکەوێت فەرماندە ئیسرائیلیەکان دەیانەوێت ئایا حەماس بڕوخێنن ئایا دەیانەوێت غەزە بە تەواوی کۆنتڕۆڵ بکەن ئیسرائیل ڕوونی نەکردوەوە ئایا ویستی چۆنە سەبارەت بە غەزە دوو بژاردەی لە بەردەستدایە ئەویش هەڵسەنگاندنی توانای حەماسە بۆ بەرکردنی دەگرێت لە غەزە ئەوەی کە بینی ومانە ئیسرائیل زۆر بارەگای حکومی بردومان کردووە بە تایبەتی ئەو بارەگانی کە خزمەتگوزارین و خزمەتگوزاری بۆ خەڵک دابین دەکەن ئەوەش وەکو پلانێک دەبینێت بۆ لاوازکردنی حەماس پلانی دووەمی ئیسرائیل ئەوەیە کە ئەوەی کە ئەو خاڵی نزیکە لە حەماسە ئەو شوێنانەی کەوا دەزانێت خەڵکی حەماسیان خۆیان تێدا حەشار داوە هەمویان بردومان دەکات بەبێ جیاوازیکردن هەموو ئەو باڵەخانە و خانوانە بردومان دەکات چونکە دەیوێت بەرگری فەڵەستینی لە غەزە لاواز بکات ئەوەی کە پێویستە بە هێرشی فراوانەوە ئیسرائیل حسابی خۆی کردووە کۆمەڵێک سیناروی تەواوی داناوە بۆ داگیرکردن بۆ نمونە بەڵام هەندێک کێشەی هەیە ئەگەر بۆ نمونە ئیسرائیل بێ غەزە داگیر بکات هەندێک کێشەی ڕوبەڕوو دەبێتەوە لە ماوەکانی داهاتووە ئایا ئیسرائیل دەچێتە بەشێک لە ناوچەکانی غەزەوە لە ڕێگەی هێزەوە لە ڕێگەی تانک و زرێ پۆشەوە ئایا بەشێکی کۆنتترۆل دەکات ئەمە سینارویەکە کە دەیەوێت بەشێک لە باکووری غەزە کۆنتترۆل بخات و بەتەواوی بخاتە ژێر کۆنتترۆلی خۆیوە لە باکووری ڕۆژهەڵات ناوچەیەکی سنووردار داگیر بکات هەروەها کۆمەڵێک سوپای خۆشی تیایدا جێگیر بکات نەچێتە قوڵای غەزەوە بەڵکو تەنها چواردەوری کۆنتترۆل بکات سیناریۆی دووەم ئەوەیە کە ناوچەی ڕۆژهەڵاتی غەزە بە تەواوی کۆنتترۆل بکات چونکە ئەو زەویانە فراوانن بۆشایی ئەمنیان هەیە ئیسرائیل بێوێت سیناری دوم ئەوەی ئیسرائیل بێوێت ئەو ناوچەی کە لە بینی غەزە و سوپای ئیسرائیلدا باش لە ڕۆژهەڵاتی غەزە کۆنتترۆلی بکات و سوپای زۆری تێدا جێگیر بکات بۆ ئەوەی ئەم مەترسیانەی کە بینیمان لە چەند ڕۆژ ڕابردووە بۆ سەر ئیسرائیل دووبارە نەبێتەوە بەشی سێم ئەوەیە پلانەکەی ئیسرائیل لەوانەیە دەست بکات بە تۆڵەکردنەوە لە فەرماندە سەربازیەکانی حەماس یاخۆ تیرۆرکردنیان سوپای ئیسرائیل ئەگەری هەیە پەنا بۆ ئەم پلانش ببات کە لە ڕێگەی پلانی دژە تیرۆری خێراوە فەرماندە سەربازیەکانی حەماس بکاتە ئامانج لە سنوورێکی دیاریکراوەدا بەڵام داگیرکردنی تەواو پێم وایە کە ئەمە ڕەنگە لەسەر مێز بێت ئەم بژاردەیەش بەڵام پێم وانە ئیسرائیل دەستی بۆ بات لە ئێستایە چونکە پێویستی بە کاتێکی زۆرە پێویستی بە سوپایەکی زۆرە پێویستی بە چەکی زۆرە هەروها ڕوبەڕووی بەرگریەکی زۆری فەڵەستینیەکانیش دەبێتەوە ئەگەر بێوێت دەست بۆم پلانە بات پێم وانە ئیسرائیل لەم کاتەیە بیر لەم پلانە بکاتەوە چونکە پێی وایە حەماس تەنها چەند هەزار کەسێک گرین بەڵکو پێی وایە ئەوەی لە ناو غەزەدایە بەشێکی زۆریان هاوسۆزی و هاوخەمیان بۆ حەماسێ ڕەنگە لە ئەگەری داگیرکردنی حەماس بە تەواوی حەماس ئەو خەڵکەش چەکدار بکات و بە تەواوی ڕوبەڕی ئیسرائیل ببینەوە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە لانی سیاسیش هەیە ئایا ئیسرائیل دەچێتە ناو غەزەوە دواتریش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حەماس بڕوخێنێت چونکە بەڕاستی ئەم سیناریۆی لاوازە لە ماوەی ڕابردوو ئەمەمان نەبینیوە ئایا بژاردەی سیاسی هەڵدەبژێرێت ئیسرائیل ئایا دەیەوێت کەسێک دابنێت لە غەزە بۆ حکومکردن کە نزیک بێ لە خۆیەوە ئایا ئەم سیناریۆ دەگرێتە بەر ئیسرائیل بەڕاستی ئەمەش جۆرێکە لە بژاردە بەڵام نازانم هەڵدەبژێرێت یاخۆت نا چونکە کۆمەڵە مەترسی هەیە لەوانەیە ئەگەر ئیسرائیل کەسێکی نزیک لە خۆی دابنێت لە کەرتی غەزە بۆ ئەوی حکمی بکات ڕوبەڕوو کێشەی زۆری سیاسی بێتەوە لە ناوچەکە ڕوبەڕووی مەترسی زۆری تیرۆر بێتەوە بەرز جهات دیماناندا ئەم بینین بردومان یا بەردەوامە و دوورپێچکردن هێشتا تونترد بە تەژی بەحسا چەندین پلانین ئیسرائیلێ کرد و ئەو سیناریۆیان پشتی شەڕ تێن چاوەڕێکردن هەمی سیناریۆ ئەگەر 100 نەبە 175 بەرژەوەندیە ئیسرائیلێ دابن ئەگەر هەر تشتێک بەرژەوەندیە ئیسرائیلێ دا باش ئەوروپێ و حتا کو شەڕ تەمام بە حەماسێ چ قازانجا کردیە یعنی فلەستینیا چ قازانجا کرد دەستپێکردنەوە وێ شەڕی کردیە ژالیە حەماسێوە بەڵێ یەکەم شت ئەوەیە کە لە سەرەتادا لە سەرەتای دەستپێکردنی شەڕەوە لە حوتی ئەم مانگە کۆمەڵێک چالاکیە بوو لەلایەن فەڵەستینیەکانەوە بۆی کە بە جیهانی نیشان بدەن کە ئیسرائیل ئەو هێزە نییە دەستگای ئیستیخبارات و هەواڵگەری ئیسرائیل ئەو هێزەی نییە کە ینی بە جۆرێک ئیسرائیل تووشی شکست بوو کە لە مێژووە ئەمەی بەسەر نەهات بوو ئیسرائیل بەڕاستی نرخێکی زۆر قورسیدا خەڵکانێکی زۆری بریندار بوون خەڵکانێکی زۆری کوژران ئەمە شکستێکی گەورە بوو بۆ سەر ئیسرائیل بە تایبەتی بۆ سەر دەستگا ئەمنیەکانی کەوا نیشان دەکرا کە ناشکێت ئێستا لە ناو کۆمەلگای ئیسرائیلیشدا بەردەوام ترسێکەکەی ئایا ئیسرائیل دەتوانێت خەڵکی جوولەکە بپارێزێت بەڕاستی ئەمە پرسیارێکە چونکە ئیسرائیل لە ماوەی چەند ڕۆژ لابردووە ڕوبەڕووی شکستێکی زۆر قورس بووەتەوە
ئەم پرسیارە لە ناو کۆمەلگە ئیسرائیلیا چ لە لای ئۆپۆزیسیۆنەوە چ لە لایەن خەڵکەوە بەردەوام ئاڕاستی حکوومەت دەکرێت ئایا حکوومەت و سوپای ئیسرائیل و دەستگا ئەمنیەکان و دەستگا هەواڵگریەکان بەو شێوەیە پێشوو پڕچەکن کە بتوانن بەرگری لە خەڵک بکەن بەڕاستی نیشانەی پرسیاریان لەسەر دروست بووە ڕاستە فەڵەستینیەکان باجێکی زۆر قورسیان داوە بەڵام ئەوەی کە ئێستا دەبینین لەسەر شەڕەکە کۆمەڵێک گۆڕانکاری سیاسی گەورە بە دوای خۆیدا دەهێنێت فەڵەستین دەباتەوە ناو کۆمەڵەی نێودەوڵەتی فەڵەستین دەکاتەوە بە پرسێکی سەرەکی جارێکی دیکە لەسەر ئاسی نێودەوڵەتی ئیسرائیلیش جارێکی دیکە حسابی خۆی دەکاتەوە چونکە ئیسرائیل پێی وایە کە ئەگەر درێژە بدات بە سیاسەتە تونڕەوەکانی و سەرکوتکردنی خەڵک لە مزگەوتی ئەقسا و لە قودس و لە کەرتی ڕۆژاوە ڕەنگە ئەم جۆرە هێرشانە دووبارە ببنەوە بۆیە ئیسرائیل حسابی خۆی کردووە ڕەنگە بیۆ چارەسەرێکی سیاسی بدۆزێتەوە ئیسرائیل ڕەنگە بە سیاسەتەکانی خۆیدا بچێتەوە جارێکی ترکە هێندە فشار لەسەر خەڵکی فەڵەستینی دروست نەکات وەکو جاران کردوێتی پێداچینەوە بە دیدگای خۆی دەکات بە مامەڵەکردن لەگەڵ فەڵەستینیەکە بەڕاستی ئەوەی لە دوای حوتی مانگە ڕووداوەتەوە و هاوکێشەکەی گۆڕیوە هین وەکە نویسکارێک و خوددانێن ئەردی بخۆشی کوتنەوە نەخۆشیین خۆ وەکە فڵستینیاندا ئەس بەحسا ئاساییکردنا پەیوەندیان یەن وڵاتên عەرەبی دگەل ئیسرائیلێ تەطبیعی بکەمت گەل vê شەڕی هاتیە بەحەسکردن فڵستینی یانجی civaka عەرەبیya ئیسلامیya فڵستینی کیشکێ باشتر دزانن ئەف شەڕی هاتیە دەستپێکردن ku دماهیکاوی دیار نین ئیسرائیل بێژە دێ درێژ بە ئەم دێ غەزێ بکینە دوورگەکە وێرانکردی یانجی ئاساییکردنا پەیوەندیên وڵاتên عەرەبی دگەل ئیسرائیل ku ڕەنگە ئەنجامێکی wê باش هەبە بەڵێ یەکەم شت ئەوەیە کە ترسێک هەیە لەلایەن فەڵەستینیەکانەوە بۆ ئاساییکردنەوەی ئیسرائیل پەیوەندیەکانی لەگەڵ سعودیە چونکە فەڵەستینیەکان ڕاستی نایانەوێت کە ئیسرائیل لەگەڵ دەوڵەت عەرەبیەکان پەیوەندیەکانی ئاسایی بکاتەوە ئەمە شتێکی ڕوونە بەشێک لە ڕووداوەکانی دوای حوتی مانگ کە ڕوویدا ئەوە بووە هۆکاری وەستانی پرۆسەی سیاسی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی وڵاتانی عەرەبی لەگەڵ ئیسرائیل بەڕاستی ئەو سعودیە ئەو هەوڵانەی تەواو سار کردەوە بە تایبەتی سعودیە و ئیسرائیل کە ئەمە ئەمریکای لە پشتەوە بۆ هەوڵیدا ئەم دوو وڵاتە پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە بە تایبەتی دوای ئەوەی کە فەرماندە جیهادی ئیسلامی دوای دوو ڕۆژ لە فەرماندەکە ڕایگەیاند کە نایەنەوێت وڵاتانی عەرەبی لەگەڵ ئیسرائیل پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە بەڵکو دەیانەوێت کە هاوکاری ئەو وڵاتە عەرەبیانە بۆ فەڵەستین بەردەوام بێت پێم وایە کە دوای ئەوەی کە جیهانی عەرەبی و ئیسلامی ئەو ڕووداوایان بینی ئەو دڕندەی ئیسرائیلیان بینی کە چی بە خەڵکی فەڵەستین دەکات چی بە خەڵکی غەزە دەکات لە بردومان لە کوشتن لە وێرانکردن پێم وانە ئەم پرۆسی ئاساییکردنەوە پەیوەندیەکانی وڵاتانی عەرەبی لەگەڵ ئیسرائیل بچێتە قۆناغی پێشەوە پێم وانە وەکو خۆی بەڕێوە بچێت لە داهاتوویەکی نزیکیشدا ئەم ئاسایی بوونەوە نابێت چونکە خەڵکی عەرەب بە تایبەتی و سعودیە بەگشتی زۆر نیگەرانن لەو مامەڵەی ئیسرائیل لەگەڵ خەڵکی غەزە دەیکات فەڵەستینیەکانیش لە ئاساییکردنەوە دەترسن ئێستا ئیسرائیلیەکان دانەوێت لەگەڵ وڵاتانی عەرەبی پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە چونکە مسلمانان پێیان وایە کە چونکە پێیان وایە هەر ئاساییکردنەوەی پەیوەندیەک جیهانی ئیسلامی پێی وایە هەر ئاساییکردنەوەی پەیوەندیەک لە نێوان سعودیە و ئیسرائیلدا فشارەکانی سەر فەڵەستین زیاتر دەکات هەر بۆیە ڕووداوەکانی دوای حوتی مانگ ئەوەی نیشاندا کە ئەمە ڕێکارەکان بەو شێوە ناچنە پێشەوە کە ئیسرائیل دەوێت ئێستا ململانەیەکە ململانەی ئیسرائیل فەڵەستینە دیاریش نییە کەی تەواوە بێت بەڕاستی فەڵەستینیەکان زۆر دەستکەوتیان بەدەستێناوە دەوڵەتی ئیسرائیلیان تەواو شپرزە کردووە ئێستا ئیسرائیل بەدەست نەبوونی ئاساییشەوە دەناڵێنێت هەر بۆیە دەیەوێت پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی ئیسلامی و سعودیە بە تایبەتی ئاسایی بکاتەوە بەڵام ئەمە شتێک نییە پێم وانە شتێک بێ لە بەم نزیکانە ڕوو بدات هەر لەبەر ئەوەش بەشێک وڵاتە عەرەبیەکان پێیان وایە ئەگەری ئاساییکردنەوە دوورە لە ئێستاە ئەس داوی پرسەر کورتی ئەگەر بەرسەوام دی بەڕێز جیهاد حتا نوکە شەڕی حەماسێ گەل ئیسرائیلەیە هین وەکە نویسکارێک پێشبینیت کن دەمێت بێدا ئەف هێزێن هەیە حتا یەن ناڤا فەڵەستینێ بخۆشدا یەن وڵاتی فەڵەستینێ یەک بگرن بەرامبەری ئیسرائیل ئەگەر هۆستا ئێرش سەر غەزێ بەردەوام بن یانجی هەر تەنێ دێ شەڕێ حەماسێ بەدگەل
نانا ئەمڕۆ هەموو گروپە چەکدارە فەڵەستینیەکان بە یەک دەست ڕوبەڕووی ئیسرائیل بوونەتەوە. ئێستا جیهادی ئیسلامی و گروپەکانی ئەقسا و گروپی حەماس و بەرەی گەل و بەرەی دیموکراتی هەموو لایەنە فەڵەستینیەکان لەم ڕوبەڕووبوونەدا بەشدارن. ئێستا لە هەمان بارگای ڕۆژاوەش هەمان شت دەبینین. ئێستا هەمویان بە یەک دەست ڕوبەڕووی داگیرکاری ئیسرائیل بوونەتەوە بە تایبەتی لە غەزە. هەمویان یەکیان گرتووە دژی ئیسرائیل. ئێستا محمود عەباسیش لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی پێکدادانەکانەوە باسی دوو شتی کرد. شتی یەکەم ئەوە بوو کە گەلی فەڵەستینی مافی ئەوەی هەیە کە بەرگری لە ماف و بەرگری لە زەویەکانی خۆی بکات. هەروەها محمود عەباس باسی لەوە کرد کە جیهان گوێی لە فەڵەستینیەکان نەگرتووە بۆ ئیسرائیل چیان پێ دەکات، چۆن مافیان داگیر دەکات، چۆن دایان کوژێت، چۆن وێرانیان دەکات. محمود عەباس ئاواژەی بۆ دابوو کە جیهان گوێی لە فەڵەستین نەگرتووە. بابەتی دووەمیش ئەوەیە محمود عەباس باسی لەوە کرد کە حکوومەتی فەڵەستین هەموو هاوکاریەک دەگەێنێتە خەڵکی غەزە، هەموو هاوکاریەکی مرۆیی لۆجستی ئامادەیە بیگەێنێتە کارتی غەزە. ئەمەش مانای وایە کە یەکدەنگیەک یاخود کۆدەنگیەک هەیە لە نێوان گروپە فەڵەستینیەکانەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئیسرائیل لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ڕێکخراوەکانیش چ لە کارتی ڕۆژاوا چ لە قودسی هاوخەمیەکەی بۆ خەڵکی غەزە دەیانەوێت هاوکاریان بکەن. ئەوەی تاوەکو ئێستا بینیومانەکە بارگای کۆمکاری عەرەبی داوای کردووە کە نەتۆیە گرتوەکان تەداخل بکات. نێردەی فەڵەستین نەتۆیە گرتوەکان داوای کردووە کە پێویستە ئیسرائیل ئەو کارانەی بوەستێنێت، بردومانی خەڵکی غەزە بوەستێنێت. هەموو ئەمانە باز لەوە دەکەن چ لەسەر ئاسی ناوخۆ چ لەسەر ئاسی نێودەوڵەتیش فەڵەستینیەکان یەکدەستن بەرامبەر ئیسرائیل. بەڕێز جیهاد حرب نویسکار و چاودێری سیاسی ژە ڕامەڵا پڕێسکای پێنگەلمە دەبوون. گەلێک سوپاس بووە.